ئەگەر ئیسرائیل بنکە ئەتۆمیەکانی ئێران بردومان بکە دەکرێت پیسبوونی تشک دەربگاتە عێراق. ئێران خاوەنی چەندین دامەزراوەی ئەتۆمیە کە گرنگترینیان بنکەی نەتەنزە کە دامەزراوەیەکی گەورەی پیتاندنی یۆرانیۆمە، هەروەها بنکەی فۆردۆ کە دامەزراوەیەکی ژێرزەمینیە لە نزیک شاری قوم و بنکەکانی تری وەک ئاراک و بوشێهر. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەگەر ئەم بنکانە بکرێنە ئامانج ئایا پیسبوونی هەوا یاخۆ تیشکدانەوەی ئەتۆمی بە عێراقدا بڵاو دەبێتەوە؟ وەڵامەکە بەڵێیە، بەڵام ئەویش بە مەرزی خۆی. بنکە ئەتۆمیەکانی ئێران لە عێراقەوە دوور نین، هەندێکیان کەمتر لە 500 کیلۆمەتر لە پارێزگاکانی دیالە و میسان و واستەوە دوورن. ئەگەر با لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا بێ ئەوە تۆزی تیشک دەردەتوانێت تەشەنی عێراق بکە، هەروەک چۆن لە کارەساتە ئەتۆمیەکانی پێشوودا ڕوویدا. ئەمەش ئەگەر مەترسیدار بەکار بهێنرێت یان ئەگەر بردومانی چڕ و بەردەوام بکرێتە سەر دامەزراوە هەستیارەکانی هەڵگرتنی مادە ئەتۆمیەکان. لەو کاتەدا ئەگەری دزەکردنی مادەی تیشک دەر زۆر دەبێ و ناوچەکانی ڕۆژهەڵاتی عێراق زۆرترین زیانیان بەردەکەوێ، وەکو شارەکانی دیالە و واست و میسان. و کاریگەریە دوورمەوداکانیش دەتوانن بۆ بەسڕ و سلێمانی درێژ ببنەوە لە حاڵەتێکدا ئەگەر ئاراستەی با بەرەو ڕۆژ ئاوای ئێران بڕوە. بۆ نمونە لە کارەساتی چێرنۆبڵ کە لە ساڵی 1986دا ڕوویدا، تیشکی زیان بەخش گەیشتە ئەو وڵاتانەی کە هەزاران کیلۆمەتر دوور بوون لە ناوچەکە. لە کارەساتی فوکوشیما لە ساڵی 2011 مادە تیشک دەرەکان دەزیان کردە ناو دەریا و زەریاکانەوە، ئەمەش نیگەرانی دەوڵەتانی کەنداویان لێکەوتەوە. لە کۆتاییدا پیسبوونی تیشک دەر دەتوانێت بۆ عێراق بڵاو ببێتەوە، ئەمەش بەندە بەو زۆرە بردومانانەی کە ڕەنگە دامەزراو ئەتۆمیەکانی ئێران ڕووبەڕووی ببنەوە. بەڕای ئێوە عێراق ئامادەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کارەساتێکی لەم زۆرە؟ بۆ دەستکەوتنی زانیاری زیاتر سەردانی کەناڵی یوتیوبمان بکەن.